هەر لەسەر ئەم پرسا گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز بێستون علی لێ پرسراوی بەشی یاسا لە قایمقامیەتی سلێمانی بەڕێزیان لە ستۆدیۆشتن. کاک بێستون سپاس بۆ ئامادەبوونت بەخێر هاتی. سەرەتا بە ورتر پێمان بڵێ ئەم یاسایە چۆنە و کێ دەگرێتەوە و چۆن کاری لەسەر دەکرێت بۆ چارەسەرکردنی کێشەی زیادەڕەوی. بەڵێ ئێمە لە پەرلەمانی یاسایی ژمارە 3 لە ساڵی 2019 دەرچوو کە لە ڕۆژنامەی وەقایع بڵاو کرایەوە لە 24 دوانزەی هەمان ساڵ 2019 لەوایە کە 120 ڕۆژیا و بە زیادە ڕۆکار داواکاری پێشکەشکە. بەس بەهۆی ئەم بارودۆخی کۆرۆنایە و نەگەیشتنی یاساکە ئەم ماوەیە بەسەرچوو. بۆیە وەکو قایمەقامێت بەشی یاسا ڕەخنەمان لە یاساکە گرت و لە ڕێی داواکاری گشتی و بە پاڵپشتی ئەوان لەگەڵ دەستەی دەستپاچی گەڕایەوە بۆ پەرلەمان هەموار کرا. ئەم هەموارە ئێستا بە ژمارە 2021 ئەم ساڵ لە نوێیە لە وەقایع بڵاو کراوەتەوانێ ئێستا ئێمە ئەم یاسایە ئەبێت جێبەجێ بکەین کە لە نوێی ئەم ساڵەوانێ جێبەجێ ئەکرێ. لەم کاتەیە ماوەی ساڵێک درراوە بە ئەوانەی زیادە ڕۆیان کردووە داواکاری پێشکەش بە سەرۆکیەکە کارجێڕیەکان بکەن و تا قایمەقام محافظ لەگەڵ مدیر ناحیەکان بە مەبەستی بەناوکردنیان. باشە کاتە کاک بێستون کێ دەتوانێت ئەو داوایە تۆمار بکات؟ ئایا کێ دەگرێتەوە؟ ئایا ئەو زەویانە یاخود ئەو خانوانە کامانن؟ پێشتر لە یاساکەیە هەژدەی ئەوانەی پێش هەژدەی 2010 دروست کرابوون ئەیگرتەوە. بەڵام ئێستا هەموار کراوە لە سیوێکی ئەوانەی پێ سیوێکی 2020 دروست کراون بە زیادەڕەوی ئێستا ئەوانە ئەکرێن بکرێن بە خاوەنیان. و چێژ ئەگرێتەوانێ ئەوەی کە خاوەنی خانوەکەیە خانوە زیادە ڕەویەکەیە جا ئەگەری هەیە خۆی کە زیادە ڕەویەکەی کردوتیان نیشتەجێە یا ئەوەتانێک یاوێتی بکرێ یا ئەوەتانێ بە حیجەیەکی ویلایە وەسیەت بڵین لەسەر ئەمانە بەخێوکارە یا ئەوەتانێ ئیوەرەسەیە ئەمانە ئەتوانن داواکاری پێشکەشکەن بۆ بەناوکردنی خانۆکان. باشە سەبارەت بووی کە باس کراوە کاک بێستون هەندێکیان ئەو خانوانە بە بڕێک پارە قەرەبوو دەکرێن و هەندێکی دیکەیان بە پارچەیەک زەوی ئەمە جیاوازیەکەی چییە؟ ئەمە چۆنە؟ ئەوەی کە لە تەبەن ئەبێ مەرجی هەیە ئەم یاسایە ئەبێ لە ناو سنووری ماستەر پلان ئابن سنووری شارەوانەکە ئابن هەموو ئەوانەش ماستەر پلان و نەخشە و دیزایانی خۆی بۆ ئەکرێ کە لێرەیە نەکەو بۆ شوێنی خزمەتگوزاریەکان ئەوە لەسەری تۆمار ئەکرێ بە نرخی ڕاستەقینەی خۆی بە لە 125 ئەگەر ئیفراز کراب ئەگەر نەکرابوو لە 105 لە یاساکەیە دیاری کردووە ئەوانەی کە بە ناویانەوە ئەکرێت بە نیسبەیەک لە قیمەتی ڕاستەقینەی شوێنەکە ئەوانەشی کە بۆ شوێنێکی خزمەتگوزاری ئەوانێ بە پارچەیەک 200 متر دووجابێ بە بێ بەرامبەر لەسەر لە هەر لە ناو سنوورەکەیە لە شوێنێکا کە هەبوو لەسەریان تۆمارەکرێ و ئەتوانن کەل و پەلەکانیشی بە هاوکاری شارەوانیەکان ببن بۆ ئەو شوێنە و زەوی کە یاندرێتی. باشە بێ بەرامبەر. بەڵێ کاتە کاک بێستون ئەم یاسایە چەندها بۆ خانووی نیشتەجێبوونە واتە باخ یان دوکان هەندێک شوێنی دیکە ناگرێتەوە؟ نەخێر پێناسی کردووە لەوایە زیادە ڕۆکارەکە چێڵە خانوویەکی نیشتەجێبوونی دروست کردبێ واتە باخ و گەنجینە و بازار و دوکان و ئەم شتانە ناگرێتەوە. باشە ڕەنگە هەندێک کات بەشێک لەو کەسانی کە ئەم سەرپێچیە دەکەن یاخود خانوویان بە زیادەڕە دروست کرد بێ کاک بێستون هەندێک کەس و لایەن بن یاخود کەسی دەسەڵاتدار بن ئەمانە ئێوە چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکەن یاساکە چۆن لەگەڵ ئەوان مامەڵات دەکات ئایا هیچ چاوپۆشیەک دەکەن؟ ئێمە کە ئەوەی کە دێت داواکاریەکە پێشکەشەکە وەکو وتم یا خۆیەتی یا بەکرێیاوە و لە یەک خانوو زیاتریش بە ناویەوە ناکرێت ڕێژەکانیش دیاری کراون لە ناو سنتەری پارێزگاکان نابێت لە 200 متر تێپەڕێ لە قەزاکانە 250 لە ناحیەکانە 300 ئەگەر لە ئەوەش تێپەڕێ بۆ نمونە ئەو لە پارێزگاکانە نابێت لە 300 بێ لە قەزاکان لە 400 لە ناحیەکان 500 ئەو زیادەیەشی کە بۆی تەملیگ ئەکرێ ئەو وەختە هەم بە نرخی ڕاستەقینە ئەبێ هەم بە سوودبەندیش ئەژمارەکرێ یاساکە جیاوازی نەکردووە ئەڵێ هەر کەسێک کە زیادە ڕەویەکەی کردووە
باسی ئەوەی نەکردو لە هەچ لەو پۆستێکا باشە ئەگەر لەو وادەی کە دیاری کراوە ئەم کەسانە نێن بەدەم ئەم بابەتەوە و یاساکە جێبەجێ نەکەن دوجار چۆن مامەڵیان لەگەڵ دەکرێت دوو هێنی داناوەتەیە لە دوو مادە هەیە تایبەت بە ئەوە یەکەمیان ئێمە لە ڕۆژی بڵاوکردنەوەکەی کە نۆی ئەم ساڵ بووە تا یەک ساڵی داناوەتە تا نۆی 2022 یەک ساڵی داناوە بێن داواکاری پێشکەشکە ئەگەر نەهاتن ئەو وەختە بە حکمی زیادە ڕۆکاردا ئەنرێن و یاسای ژمارە 2010 بەسەرا جێبەجێ ئەکرێ کە لابرنی زیادە ڕێوەکەی و ئیجرایەتی یاساییە لەگەڵیانە لە حاڵەتێکی تریشە ئەگەر هات و ئامادە نەبوون نرخەکە بن ئەو نرخی کە بۆیان دیاریەکرێ لەلایەن لیژنەکەەوە بە هەمان شێوە ئەبێتەوە بە مڵکی شارەوانی و دوایی بە فرۆشتن زیادکردنی ئاشکرا ئەفرۆشرێ و بە قیمەتی لابردنی قیمەتەکەی دێتەوە بۆ کەسەوتەوە باشە تا ئێستا هیچ کەسێک هاتووە لە ماوەیەدا کاک بستون تا ئێستا ئەوانەی کە درچیان پێ کردبێ ئەوە سێ چوار هاوڵاتی هاتوون داواکاریان پێشکەش کردوین بەڵام ئێمە ئەمڕۆ ئەو ڕێکارانەماندانا لیژنەیەکمان بۆ وەرگرتنی داواکاریەکان دروست کردووە وەری بگرێ و فۆرمێکماندانەوە بۆ پڕکردنەوەی لەبەرەوەی 6 ڕۆژ دراوە بە وەزیری شارەوانی ڕێنمایی پێویست بۆ جێبەجێکردنی یاساکە دەرکە ڕێنمایەکە جارە دەرنەکراوە بەڵام بۆ ئەوەی مافی خەڵکەکە نەفەوتێ وەکو ئەوەی پێشووتر کە 120 ڕۆژی دانابوو ئێمە ئێستا دەستمان پێ کردوە بە وەرگرتنی داواکاریەکان هەتاکو ڕێنماییەکە دەرەچێ و هەروەها هەندێک شوێنمان هەیە ئێمە تا ئێسان نەخشە و دیزایانی بۆ نەکراوە ئەمەش لێرە یاساکە ماوەی 2 ساڵیاوە بە وەزیری وەزارەتی شارەوانی کە نەخشە و دیزایینیان بۆ بکەن و ماوەی 3 ساڵیشدانراوە بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە ینی هەمووی ماوەی تیا هەیە زۆر باشە بەگشتی کاک بێستۆنین چارەسەرکردنی کێشەی زیادەڕەوی لە سلێمانی کە ئێستا خۆشبەختانە پێی یاسا چارەسەر دەکرێت ئەمە تا چەند گرنگە کە دەستکراوە بە ئەم کارە ئێمە یەکەم زیادەڕەوێکی زۆر هەیە لە سنوورەکەمانە ئەم گرفتە ئەبێ ئێمە هەر چارەسەریکەین خۆی کێشەی زیادەڕێوی دروستبوونەکە لە چیەوەیە لە ئەوەیە کە ئێمە زەوی نیشتەجێبوون تەوزیع ناکرێوەکو جاران لە 2006 وەستا کە وەستێنرا لەو وەختەوانە لەو کاتەوە کە تۆ زەوی نەدرا زیادەڕە و دروست دەبێ بۆیە ئێستا ئەمە ئەم زیادەڕێوی ئەم یاسای ئەمە چارەسەر کردووە کە هەتاکو وانەی پێشووتر زیادەڕێوی کراوە بۆیان بەناوە ئەکرێ و من لەو دیاردەیە نەجاتمانەبێ لە یەکی 2021وانێ ئیتر ئەمە یاساکەی بە ژمارە سیەکەی بەسەرا جێبەجێ ئەکرێت کە لابرنی زیادە ڕێوەکەی باشە ئەم یاسایە کۆمەلگەی نیشتەجێبوونەکان دەگرێتەوە کە لەوێش لێرە و لێ دەبین کە ڕەنگە زیادە ڕەوی کرابێت لە یاسای ژمارە 2009ەکەی پێشووتر کە هەموار کرایەوانێ تایان نەبوو بەس بەم لا حەزەیە ئێستا ئەمە ئەومان پێشکەش کرد بە پەرلەمان تیانە نووسیوە نەخێر ئەوانەی زیادە ڕێوی بکەن لە ناو کۆمەڵگە نیشتەجێبوونەکان سیتیەکان بۆیان بەناو ناکرێت باشە پێشتر ئاماژەت بۆدا کاک بێستون کە ئەم یاسایە باخ ناگرێتەوە یاخود گەنجینە و کۆمەڵێک بابەتی دیکە بۆ ئەمانە چی دەکەن کە ئەم یاسایە ئەوانیش بگرێتەوە یاخود ئەوان چۆن مامەڵیان لەگەڵ دەکرێت کە بەشێکیان زیادەڕەویان تیاکرەوە ئەوەی کە یاساکە بیگرێتەوە ئەمەی کێسایە خانووی نیشتەجێبوون باشە پێناسەی خانووی نیشتەجێبوونی لە قانونی زەریبەی عقارە هاتووە یا لە زەریبەی عەرەساتە بەچی ئەوترێ زەوی بەچی ئەوترێ خانوو کە نەیگرتەوانەیە کەواتایمە یاسایە بێ ژمارە 2010 لابرنی زیادەڕێی بەسەرا جێبەجێ بکەین بۆیە ئەوانەی کە ئەوە نەیگرێتەوە بێ یاسای ژمارە سێکیان بەسەرا جێبەجێ لەگەڵەوەدا و ئیجرعاتانە کراوە یاخود دەکرێت هۆی یاسا گشتگیرە ینی بەسەر بێ هەمویان جێبەجێ بکرێت تر هەر کەسیە بێت تۆ ئیجرعاتێکی خۆت بۆ دانراوە تەبلیغێکی 24 ساعتیەکەی لای نەبر دوایی بە راپۆرت و بە هەموو ئەو هاوپێچەکانی ئەدرێ بە سەرۆکیەکە ئیداری بە دەرکردنی فەرمان وێنە ژەدرێ بە داواکاری گشتی بۆ ئەوەی سکاڵاکە بجوڵێنێ لە دژیان زۆر باشە کاک بێستونە گەشتێکردنەوە بێت لە کۆتایی هەم بۆ ڕوونکردنەوە بۆ ئەو هاوڵاتیانی بێگومان کەم یاسایە دەیانگرێتەوە چیت هەیە بە کورتی سپاس دەکەم ئەوەیە کە ئێمە ماوەی ساڵێک دانراوە بۆ زیادە ڕۆکارەکان کە داواکاریەکە پێشکەشکەن هەتا نۆی 2022 بۆیە من لێرەوە داوایان لەکەین کە سەردانی سەرۆکیەکە ئیداریەکان بکەن بۆ ئەوەی ئەو مافەیان نەفەوتێ
چکە کە لەو ماوەیە تێپەڕی ئێمە ئەو وەختە یاسای ژمارەسەی لابردنی زیادە ڕێویەکە بەسەریانە جێبەجێەکەی. زۆر سپاس بەڕێز بێستون علی لێ پرسراوی بەشی یاسا لە قایمقامێتی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونت بەخێراتی.